دینەوە هەولێر مقدم سەرکەوتکارەش بەڕێوەبەری ڕاگەاندن لە بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی وتەیەکی پێشکەشتانێک. بەڵێ دیارە لەگەڵ مقدم سەرکەوتکارەش بە شێوەیەکی ڕاستەوخۆی گفتوگۆکەین کە بەڕێوەبەری ڕاگەاندنە لە بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی. ئەم کاتت باش جەنابی مقدم، تایبەت بە ئەم دۆخە ئەتوانین بڵێن کە چه ئامادەکاریەک کراوە بۆ ئەوەی کە زیاتر بەهانای هاوڵاتیان و بچینە هەر ئەگەر مەترسیەک هەبێت پێشگیری لێ بکرێت. بەڵێ سلااو لە ئێوە، سلااو لە بینەرانی خۆشەویست. ئێمە لە ڕۆژی یەکشەممەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی لە هەرێمی کوردستان لەسەر فەرمانی بەڕێز بەڕێوەبەری گشتی سەرجەم هێزەکانی بەرگری شارستانی خرانە حاڵەتی ئامادەباشی. ئێمە وەکو بەرگری شارستانی هەماهەنگی و کۆنتاکتێکی تەواومان هەیە لەگەڵ فەرمانگەی کەشناسی و بوومەلەرزەکانی لە هەرێمی کوردستان. ئەوان پێشبینیەکان بە ئێمە دەدەن و هەڵسەنگاندنی مەترسیەکان دەکەن، بارودۆخەکەشی دەکەنەوە بۆ ئەوەی ئێمە وەکو بەرگری شارستانی کە تیمی یەکەمی وەڵامدانەوەین بۆ بەهاناوەچوونی هاوڵاتیان ئامادەسازی و ئامادەکاریەکانی خۆمان بکەین. ئێمە لە ڕۆژی یەکشەممەوە هەموو هێزەکان لە هەموو پارێزگا و ئیدارە سربەخۆکان لە هەرێمی کوردستان خرانە حاڵەتی ئامادەباشی هەموو ئەو ئامێر و کەلوپەل و ئۆتۆمۆبیلانەی کە پێویست بوو بۆ ڕزگارکردنی هاوڵاتیان و بەکاردەهات لە وەڵامدانەوەی کارەساتە سروشتیەکان ئامادەکرا. تیمەکان لە ئامادەباشی تەواودا بوون تا ڕۆژی هەینی سەرجەم ئەفسەر و کارمەندانی بەرگری شارستانی لە حاڵەتی ئامادەباشی تەواودان بە ڕێژەی لە 100%. بەڵێ جەنابی مقدم، تەواوی ئەو بابەتانی کە پەیوەستن بە بابەتە لۆجیستیەکان هەموو شتێ بەردەستە، هیچ کەم و کوڕێک نییە؟ نەخێر، سوپاس بۆ خوا. وەزارەتی ناوەخۆ لە ماوەکانی ڕابردوو هەرچی پێداویستی هەبوو لە ڕووی ئۆتۆمۆبیلی ڕزگارکردن، ئۆتۆمۆبیلی ئاگرکوژاندنەوە، ئۆتۆمۆبیلی تیمەکانی مەلەوانی کەلوپەل و پێداویستی بە تایبەت کەلوپەلی ڕزگارکردن لە باڵەخانەکان، کەلوپەلی ڕزگارکردن لە ئاوی، هەموو ئەوانە بۆ ئێمە دابین کراوە لە ڕووی لۆجیستیکەوە. هیچ کێشە و گرفتێکمان نەبووە. سوپاس بۆخوا. باشە، ئێستا مەترسیەکان زیاتر لەسەر کام ناوچانە هەیە؟ بەڵێ لێرە بە دەرفەتی دەزانم سەرخۆشی لە هەردوو خانەوادەی قوربانیەکانی قەزای چەمچەماڵ و نەحێ شۆڕش بکەم بە ناوی وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتی گشتی و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکانیش دەخوازین. ئەم شەپۆڵە کە پێشبینی کراو بوو لە دوێنێەوە هات بە ئاراستەی سنووری پارێزگای کەرکووک و پارێزگای سلێمانی، ئاراستەکەی لە شەوە بەرەو سنووری پارێزگای هەڵەبجە ڕۆیشت. ئێستامە لە دوێنێشەوە هەموو تیمەکانی بەرگری شارستانی لە بنکەکانیش هاتبوونە دەرەوە، لە شەقام و لە کۆڵانەکان بوون، لە ناو بازار و لە شوێنە گشتیەکان بوون، بە سەرجەم ئەفسەر و کارمەندەوە بووی بتوانین هەر حاڵەتێک ڕوو بدە تیمەکانی ئێمە بە زووترین کات لەم شوێنانە بن. ئەمەی ئەم شەو جگە لە لافاوەکەی قەزای چەمچەمال هەندێک حاڵەتی دیشە بۆ تیمەکانمان بە زووترین کات گەیشتنە شوێنی ڕوودا و بەهانەی هاوڵاتیانەوە چون لەوانە لە حاجیاوە لە ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین و لە پارێزگای هەڵەبجە چەند حاڵەتێکە بوو کە ئەو چۆتە ناو ماڵان و شەقامە گشتیەکان هەندێک شوێن تووشی گردبوونەوەی ئاو هەرسانی ئاو بوو چارەسەر کراوە. باشە جەنابی مقدم، ئەو تیمانی کە دابەش کراون بە شێوێک دابەش کراون بە پێی پێویستی ناوچەکان یاخود وەکو بەرنامەیە کە داتانناوە لە هەموو جێگەکان تیمەکان بە یەکسانی دابەش بکرێن؟ بەڵێ ئەمە بە پێی سنووری جوگرافی بنکەکان کە ئەمجارە پلانێکی دەتوانم بڵێم جیاوازتر بوو لە هەموو پارێزگا و ئیدارە سربەخۆکان پەیڕۆمان کرد. ئەویش تیمی گەڕۆک بوو. ئەم تیمە گەڕۆکانەماندانا بە تایبەتی لەم شوێنانەی کە لە ماوەکانی ڕابردوو تووشی لافاو دەبوو لە سنتەری شارەکان، لە دەوروبەری شارەکان. لەم شوێنانە تیمە گەڕۆکەکان بە بەردەوامی ئێستا من قسەش لەگە بەڕێزتان دەکەم لە پارێزگای هەڵەبجە تیمەکانمان لە ناو شەقامەکانن، لە شوێنە گشتیەکانن. تەمان ئەمە بە هەمەهەنگی و هاوکاری لەگە برایانمان
لە فەرمانگە خزمەت گوزاریەکانی تر بە تایبەتی لە شارەوانیەکان ئەمانە ئەو شوێنانەی کە مەترسی گرتبوونەوەی ئاو و دروستبوونی لافاو دەبێت لەم شوێنانە ئامادەییان هەیە بە تایبەتی لە ئێستا لە پارێزگای هەڵەبجا چەند حاڵەتێک هەبووە پێشەوەی من قسە لۆ بەڕێستام کەم هەموو چارەسەر کراوە ئەم شەپۆلە باروانەش بەردەوام دەبێت لەم سنوورە بۆیە هەموو تیمەکانمان لە حاڵەتی ئامادەباشی تەواودایە بۆ ئەوی بتوانین بە زووترین کات هەر کاتێک لە شوێنێک هاوڵاتی تووشی گیربوون بوو بە تایبەتی لە ناو ئۆتۆمۆبیل یاخود لە شوێنێک ئەو تیمانە زووتر بە هانایان بچن. خاڵێکی تر کە ئێمە ئەمجارە پەیڕەومان کرد بە تایبەتی لەم چەند ڕۆژە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بوو بە تایبەتی ناوچەند نزماییەکان بە تایبەتی ئاژەڵدارە بەڕێزەکان کاوانەی لە شوێنەکانیان لە نزمایی بوو بە تایبەتی نزیک بوون لە چەم و گۆماوەکان ئەمانەمان زووتر ئاگدار کردەوە بە تایبەتی لە ناحیەی سەمێڵان و شیلادزێ لە سنووری قەزای مێرگەسۆر ئەو شوێنانەی کە مەترسی هەبوو بۆ ئاژەڵدارەکان بۆ گوننشینیەکان زووتر ئاگدارمان کردنەوە و بەشێکیان لەم شوێنانە دوور خرانەوە چونکە ئەمە ڕێڕێوی ئاوی سروشتی بەم شوێنانە دادێت بۆ ئەوی مەترسی لەسەر گیانیان نەبێت و تووشی زیان نەبن زووتر ئاگدارمان کردنەوە و لە هەندێکیشمان لە شوێنەکان دوور خستەوە ئەمە بۆ ئەوەیە ئەگەر حاڵەتێک ڕوویدا بارانی بەخۆر باری و ئەم کەند و چۆمە سروشتیانە ئاوی پێداهات ئەوانە هیچ زیانێکیان بەرنەکەوێت و لە هەروەها لە سنووری ئیداری ڕاپەڕینیش بە هەمان شێوە ینی ئەم شەو تا درەنگانی شەو تیمەکانی ئێمە لەم شوێنانە کە بە تایبەتی نزمایین چەم و گۆمەکانی لێ تیمەکانیمە لەم شوێنانە بوو بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانی دێن ئەگەر خەڵکی ناوچەکەش نەبن و شارەزایشی نەبوون ڕێگەمان پێ نەدەدا بەو ناوچەیەدا تێبپەڕێت. سوپاس بۆخوا تا ئێستا پلانەکان بەڕێک و پێچی بەڕێوە چووە و ئەو بارانەی کە باریشە و ڕێژەکەشی لە هەندێک شوێن زۆر بووە بەڵام سوپاس بۆخوا زیانی نەبووە. بەڵێ سوپاس دەکەین مقدەم سەرکەوت کاڕەش بەڕێوەبەری ڕاگەاندن لە بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی میوانی کوردستان 24 بووی. سوپاس دەکەین.